بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە خزمەت کتێبی نایابی ئەدداء والدواء ژیان بەسەر ئەبین. کتێبی ئەدداء والدواء یەکێکە لەو کتێبە زۆر نایابانەی کە زانای پایەبەرز ئیمامی ئیبن القەیم نووسیوێتی. ئێمە چەند دەرسێکی زۆرمان گوزەر کردووە لەژێر ناونیشانی ئاسایشی ڕۆح لە خزمەت ئەم کتێبەیە، هەتا وەکو باسی جۆرەکانی مەحەبەتی بۆ کردوین زانای پایەبەرز. ئەمڕۆ ئەچینە سەر ئەوەی فەسڵێکی تازە کە ئەفەرمێ المەحەبەة المەحمودەة والمەحەبەة المەذمومە. دیارە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەخیری کتێبەکەی هەمووی بە باسی مەحەبەت و خۆشەویستی تەواوەکە. ئەفەرمێ چونکە مەحەبەت پاڵنەرە بۆ ئینسان، چ چاکە چ خراپە، خۆشەویستی وا لە ئینسان ئەکا کە لە گوناهەوە نزیکی ئەکاتەوە یا لە تاعەت و دینداریەوە نزیکی ئەکاتەوە. ئەفەرمێ مەحەبەت دەبێتە دوو بەش، بەشێکی سوپاسکراو و بەشێکی مەزموم و سوپاس نەکراو. ئەیڵێکەوە بوو مادام مەحەبەت ئەوەندە گەورەیە و ئەنواع پلە وەکو پلەکان کە باسمان کردو پێشتر لە ژێر مەحەبەتە جێگیان ئەبێتەوە لە ژێر خۆشەویستیە. ئەفەرمێ زۆرینەی ئەوەی کە لە حەقی خوایە باس ئەکرێ و ڕبطی بەخواوە هەیە جەل جەلالوه لە ئەنواعەکانی مەحەبەت، بەتایبەتی هەندێکیان کە تەنها بۆ خوا بەکاریە. خۆشەویستی وا ئەکا لە ئینسان کە عەبدایەتی بکات و بگەڕێتەوە. ئەفەرمێ ئەم جۆرە تەنها بۆ ذاتی پاکی پەروەردگار بەکاریە و خوای گەورە خۆی بۆ خۆی باسی مەحەبەت و خۆشەویستی کردووە. ئەفەرمێ لە ئاەتێکا سەوفە یەئتی الله بقوم يحبهم ويحبونه. گەلێک دێن لە مەودووە کە خوا خۆشی ئەون، ئەوانیش خۆیان خۆش ئەوێ. یان ئەفەرمێ ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله. هەندێک لە خەڵکی کۆمەڵێ بتی خۆشەویست بۆ خۆیان دائەنێن، چۆن ئیمانداران خۆیان خۆش ئەوێ ئەوانیش ئاوا بتەکانیان خۆشەوێ. بەڵام ئیمانداران خۆشەویستیان لە هەموو کەسێک زیاترە بۆ خوداکەی خۆیان. خراپترین جۆری مەحەبەت ئەو مەحەبەتەیە کە بۆ غەیری خوا بێ یا لەگەڵ خوایە شتێکی ترێ خۆش بێ کە ئەکاتە جۆرەکانی شیرک. و باشترین جۆرەکانی مەحەبەت و خۆشەویستیش ئەوەیە ئینسان تەنها ذاتی خوای خۆش بێ کە هەموو سەعادەت و خۆشبەختی و ئارامی و ئاسایشی حیاتی ئینسان لەم جۆرە خۆشەویستیە کە لەگەڵ خوایە دەری ئەبڕێ. و هیچ کەسێک نییە کە خۆشەویستی بۆ خوا جەل جەلالوه دەرببڕێ بە تەواوی مانا و بە کەماڵی معناکانی ئللا سەعادەت ڕوویتی ئەکا و لە ئاخرەتە نەجاتی ئەبێ لە عەزابێکی بە شیددەت کە چاوەڕێ ئەکە. ئەفەرمێ دەیکەوا بوو خراپەکاری لە ئینسانە ئەو خۆشەویستیەکەوە ئەبێتە باعیسی شیرک لە ئینسانە، و ئاسوودەی ئینسان و خۆشبەختی ئینسانیش ئەو جۆرە خۆشەویستیە کە ئەبێتە باعیسی ئەوەی کە ئینسان لەم دنیا سەربەرزکە، دڵی ئارامکە وەلەو دنیاش لە بەردەم خۆیان سەربەرزی بکە. ئەفەرمێ ئەگەر دیقەتی قورئان بدەی، هەموو قورئان باسی ئەم جۆرە خۆشەویستی ئەکات کە ئینسانی ئیماندار چۆن خۆی خۆی خۆش بێ، لەوازیمەکانی مەحەبەت چین، و نەهی کردووە لەوەی کە غەیری خوا خۆشمان بوێ. ئەنواع جۆری نمونەی بۆ ئێمە هێناوەتەوە و هەر سێ ژیانەکە ڕەبط کردەوە بەم خۆشەویستیەوە. وی هەندێک جار ئەڵێم ئەهلی سونە ئەگەر تعریفێک هەبێ بۆیان نایان لێنن ئەهلی خۆشەویستی، کەماڵی مەحەبەتیان بۆ خوا جەل جەلالوه، کەماڵی مەحەبەتیان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، کەماڵی مەحەبەتیان بۆ ئەصحاب هەر هەموو، بۆ ئەنبیا هەر هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام، بۆ هەموو ئەولیا و صالحین و علەما،
ئەفەرمێ هەر سێ ژیانەکە ژیانی دنیا ژیانی بەرزەخ ژیانی ئاخرەت لەسەر ئەم مەحەبەتە پێگیە پرسیارەکان کە بە دەوری ئینسانەکانە هەڵ ئەسوڕن هەمووی ئەم مەحەبەتەیە کاری پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هەمووی بانگەواز بۆ خۆشویستنی خوددا هەوڵدان بۆ کەماڵی مەحەبەتی خوا بۆی خەڵک ئاستی خۆشەویستی بۆ خوا بەرز بێتەوە بگاتە ئاستی کەماڵ تەنانەت ئەفەرمێ لە فەرمایشتە هاتووە کە پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم فەرموویەتی قەسەم بەو کەسەی نەفسی منی بەدەستە هیچ کەسێک لە ئێوە ئیمانی کامڵ نییە هەتاوەکو منی خۆشتر نەوێ لە باوکو دایکی لە مناڵەکانی لە هەموو خەڵکی لە ڕوایەتێکە لەگەڵ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەی عومەر کە ئەم ڕوایەتەی فەرموو ئەفەرمێ ئیمامی عومەر زۆر سەریح بوو فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە هەموو شتێ تۆم زیاتر خۆشە بەس لە نەفسی خۆم نا فەرمووی واللهی ئەی عومەر ئیمانەتەوە نییە هەتاوەکو لە خۆت زیاتر من خۆش نەوێ ئەفەرمێ کاتێک کەوتم تۆم لە خۆم خۆشترەوێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی الآن یا عومەر ئێستا ئەی عومەر ئیمانەکەت کامڵە و تەواوە تا ئینسان کە لە خزمەت ئەمە ئەوەستەیە ابن القيم أفرمي أما بو بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أو هاي أبي بو خواي قورت شون به والله أبي خوا من جل جلاله لدايك باوك من لخو من لأولاد من لصحته لشساغي من وكو إمام ابن القيم أفرمي لبستن من لبينين من خوش تربيه أجر اختيارات بدنا بين أوي خوات لعادز ببه یانە گوێکانت لێ بسەنە و بیستنت نەبێ یانە بینینت نەبێ یانە تام و چێژت نەبێ ئەبێ هەرچی شتە ئامادەبی لە دەستی بدەی نەک مەحەبەتی خوا جەل جەلاله لە دەست بدەی ئەفەرمێ ئەم جۆرە لە ئینسانە ئەکاتە کەماڵی مەحەبەت کە ئامادە بێ هەرچی شتە فیدایکە لە پێناوی خۆشەویستی خوایە جەل جەلاله دەی ئەفەرمێ ئینسانی ئیماندار لەگەڵ منافقە فەرقەکەی ئەمەیە لەگەڵ کافرە فەرقەکەی ئەمەیە ئەم کەماڵی مەحەبەتی خۆی پێشکەشەکە بە خوا جەل جەلاله و تەواوی عەبدایەتی خۆی و ملکەتی خۆی بۆ خوا جەل جەلاله جێبەجێک ئەفەرمێ هەموو ئەوەی کە لە کەونە هەڵ ئەسوڕێ هەموو بە خۆشەویستی هەڵ ئەسوڕێ سوبحان الله ئەم کەلیماتانە زۆر عەزیمن ئەفەرمێم خۆشەویستی ئەسڵی هەموو جوڵەیەکە لە ئیختیاری ئینسانە بێ یا لە غەیری ئیختیارە طبعا ئێمە لە با بڵێن جۆرەکانی حەرەکە و جوڵە ئەمە دوو شتمان هەیە لە فەلسەفە کە باسەکرێت سکونمان هەیە لەگەڵ حەرەکە وەستان و جوڵە هەردووکی ئەم دوانە چ وەستان چ جوڵە طبعا ئایا جوڵە وەستانە یان وەستان نییە طبعا هەندێک فکری فەلسەفی هەیە کە جوڵەشی پێ وەستانە ئەڵێ وەستانە لە دوو شوێنە ئەکاتە جوڵە وەستان لە یەک شوێنە دوو لە دوو ئان و لە دوو کاتی وەک یەکە ئەکاتە سکوونەت ئەفەرمێ دەیکەوا بوو مادام حەرەکە هەر هەمووی لە کەون و گەردوونە چ ئەوەی ئیختیاری نەبێت چ ئەوەشی ئیختیاری و ئیرادی بێ هەمووی بنیادەکەی لەسەر مەحەبەت بێ ئەفەرمێ حتا گەردوون کەون و کائینات کە هەر هەمووی هەڵ ئەسوڕێ ئەفەرمێ ئیلا جۆرێک لە مەحەبەت و خۆشەویستی لە نێوانیانە هەیە ئەو مەحەبەتەوە ئەکە حەرەکەی کەون دروست و ئەو حەرەکە ئیداریی یا ئیرادیی کە لە ئینسانە هەیە بە ویستی خۆی ئەجوڵێ کە هیچ هێزێکی لەسەر نییە و بە ئیرادەی خۆی ئەجوڵێ ئەفەرمێ ئەوش تەنها خۆشەویستی ئەیجوڵێنەوە هەنگاوی پێ ئەنێ ئەفەرمێ کەسێک کە ئەگەر کار و کەسابەتە کاچێ بەدەم کار و کەسابەتیەوە هەنگاوانێ ئەم هەنگاوانەی کە ئەینێت مەحەبەتی نەمردنی مناڵەکەی و بەقای مناڵەکەی و برسینەبوونی مناڵەکەی پاڵی پێوە ئەنێ کەسێک کە خەیاریکی خوێندن ئەبێ و دیراسەکەی خۆی خۆش ئەوێ مەحەبەتێک پاڵی پێوە ئەنێ بۆی ئەم کاری جێبەجێ بکە طبعا ئێمە ئینسانەکان لە مەسەلەی جوڵە و حەرەکەیانە حبێکی خەفی هەیە حبێکی ظاهیر هەیە ئەوەی هەردوو حبەکەیتیا کۆبێتەوە ئیشەکانی زۆر ڕێکوپێک یعنی تەسەور کەن جاری وا هەیە وەسابەنایەکە بینی ئیشەکەی خۆی زۆر خۆشەیە ئەو بلۆکانەی دائەنێ زۆر بە تەرتیب دائەنێ زۆر بە جوانی ڕێکی ئەخا ئەمە مەحەبەتێکی خەفی هەیە ئەم کارە بۆچی ئەکا لە پێناوی بەقا و مانەوە لە ژیانە لە پێناو خۆشەویستی بۆ مادە لە پێناو خۆشەویستی بۆ مناڵ خۆشەویستی بۆ ژیانی خۆی و ئیشەکەی خۆشی خۆشەوێ بۆیە زۆر جوان شتەکانی دائەنێ و تەرتیب دائەنێ
دەوەچێ وەستایەکی تریشمان هەبێ زۆر بە ئێهمالی شتەکان دانێ ئەویش خۆشەویستی مەخفی هەر هەیە بۆیە هاتووە ئیشەکە بەڵام ئیشەکەی خۆی خۆش ناوێ بۆیە ئەسڵی هەموو حەرەکە و جوڵەیەک لە کەونە لە گەردوونە لە ئینسانە هەمووی بریتە لەو مەحەبەتە کە پاڵ بە ئینسانەوە ئەنێ کە ئەم جوڵە و حەرەکەیە بکە ئەفەرمێ هەموو حەرەکە ئیداریەکان هەموو ئیرادیەکان هەموو حەرەکە طەبیعیەکان هەموو حەرەکە قەسریەکان کە بە زۆر لە گەردوونە ڕوو ئەدەن ئەفەرمێ هەر هەمووی تەنانەت سکون و وەستانیشیان هەمووی لەبەر مەحەبەتێک پاڵیان پێوە ئەنێ ئیتر چ عیبادەتی ڕەب العالەمینە بەنمونە کەسێک بەو پەڕی خۆشەویستیەوە هەڵ ئەسێت لە شەوێکی تارە بەبێ ئاگاداری خەڵک دەست نوێژێکی جوانەگرێت یەت نوێژێک جێبەجێک چی پاڵی پێوانێ ئەم کارە جێبەجێ بکە مەگەر خۆشەویستیە گوای لێ کردووە لە خۆشەویستی خەو ڕای پەڕێنێ و بە ئاوێکی سارد دەست نوێژێ بگرێت یان بە ناڕەحەتی شەوێک هەستێت و ئەم کارە جێبەجێکە ئەو کەسش کە ڕیابازە هەر خۆشەویستیە حەز ئەکا خەڵک پێی خۆشە خەڵک خۆشی ئەوێ خەڵک کە وەصف و سەنای بکەن سێرەکە ئێمە پاڵی پێوە ئەنێ بۆ ئەوەی کارێکی باشتر و جوانتر و چاکتر بکەن بۆیە ئیمام ئەم بابەتە کە باسەکە ئەفەرمێ هەموو جوڵەکان و حەرەکاتەکان هەمووی ئەم مەحەبەتەوە سەرچاوە ئەگرن ئەفەرمێ ئەگەر بێت و سیرکەین هەموو ئەوەی لە ئاسمانەکانە هەمووی ئەوەی لە زەویە ئەوەی لە بینیانایە لە حەرەکەی ئەفلاک و مانگ و خۆر و ئەستێرەکان و هەوا و هەور و باران و ڕوانی هەرچی دار و درەختە هەرچی جوڵە و حەرەکەیکی ناوسکی مناڵە ناوسکی دایکە کە مناڵتەیە ئەجوڵێ ئەفەرمێ هەر هەمویان ئەمە خوای گەورە ئەگەر سێری دیقەتی دەسەڵاتی ئەەکەی بۆ هەر هەموو ئەمانە مەلائیکەتی داناوە سبحان الله کە لە خزمەت قورئانە ئەوەستی کاری مەلائیکە زۆر سیر و گەورەیە و ڕەبتی لەگەڵ ئینسانە زۆر عەجیبە یعنی ئێمە مناڵ بوون بە بیرمە هەموو جارە ئەیانوت کە باسی مەلائیکە تەمان بەشێک لە عەقیدەی ئینسانی موسڵمان بریتیە لە ئیمان بە مەلائیکەت ئەیان فەرموو هەموو قەترەیەک لە بەفر نمەیەکی باران کێتە خوارە و مەلائیکەیەکی مەئموری لەگەڵایەتە ئەکەوێتە سەر زەوی بۆی تەحدید کراوە بۆ کوێ بڕوا بەبیرمە مناڵ بووم لە پەنجەرەکەەوە سێرم ئەکرد کاتێک کە بەفر ئەباری چەند دەنگ کە بەفرم ئەبینی ئەوەنە مەلائیکە ئەهاتە زەین و پێشچاوم کە چۆنیان نەخوارەوە چۆن ئەمریان پێکراوە هەندێک جار وەکو سوعبەت لە دڵی خۆمە دەنگکە بەفرێکم ئەبینی بەرەو ماڵی ئێمەیەت هەوا ئەی جوڵان ئەیخسە ماڵی دراوسێکەمان لە پێش چاوم بوو کە مەلائیکە ئیباتە ئەو دیۆ دائەنێ هەموو جارێ ئەمە لە زەینما بیرم لێ ئەکردەوە ئەبێ مەلائیکەتی خوا عەدەدیان چەند بێ چەند زۆر بن کە لە ژمارە نایەن ئەبێت چی مەخلوقاتی تر هەبێ لەسەر زەویە دەی کاتێک کە لە خزمەت قورئانە ئەوەستی ئەبینی مەلائیکە کارەکانیان تەوزیع کراوە بە دەوری ئینسانە هەر هەموو يعني أبيني لقرآن مثلا والصافات صفا فالزاجرات زجرا فالتاليات ذكرا هم أمانة كبصيغين مؤنثين همان ملائكة والمرسلات عرفا فالعاصفات عصفا والناشرات نشرا فالفارقات فرقا فالملقيات ذكرا يان والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا هندي الملائكة المدبرات بيان أوتري أموري سرزوي هرهم وانا ركيخن بويا كإنسان سي عالمي ملائكة أكا وتشاوى نوقين ودي قد أدا شتاني كي زور سير لدى صلاة إخوة يتبيشاوي يك نما آوك نية لداركوا لرجكوا هل مجري بروا برو سروا إلا بإرادة إخوة جل جلاله بأمري أو ملائكة بمسخر كردو كام كار جب جارك لدرسك طلبيك لو رجعني بيشوا برسالة لكردو متي باشا آية أخوي قورا ناتوانا بكون فيكون همو أمبكا بوشي أمهم ملائكة تسخير أكا بوني ملائكة وتسخيري ملائكة درسي كي زور قوري بو إما همو كاريكي إنساني مسلمان أبي بنظام تشي بريو چون أم قردونا نظامي كي زور ورد أيبا بريو همو كاريكي إنساني مسلمان أبي الطوابي ورد كاري وإتقاني تيا كردبه أمروب بسير نبي بلا مانو عالمي إسلامي كلا دواوية
بڕواکەن هیچ مەلیکێک نەبوو لەناو ئەوروپا بگۆڕێ خەلیفە موسڵمانان ئاگای لێ نەبێ بەهۆی ئەو وردەکاریە و ئەو خەڵکی کەوا دایناوە دیوانی جوند و مەکتەبی دیوان بە تایبە کاروباری ئەو بۆ هەموو جیهان چۆن بەرێ بەڕێوە جیهان 1000 ساڵ خۆی جیهانمان بردۆ بەڕێوە حرەکە و سەکەنەیەک نەبوو ئاگامان لێ نەبێ یعنی تەسەوور کە جێشێک کە بیریان لەوە کردوێتەوە 2 مانگی تر ئەم جێشە بکەوێتە ڕێ پێش ئەوەی بگەوێتە ڕێ چەند عەدەدن چۆنن قائیدیان کێیە سفەتی ئەم قائیدەچی هەموو لای قائیدی موسڵمانان هەبووە ڕێخستنی خەڵکی موسڵمان لە کاروباریە زۆر زۆر بەهێز و توند بووە ئەمە لە چیوە ئێمە دەستگیرمان ئەبێ یعنی ئێمە کە باسی ئیمامی عومەرەکەین ئەڵێن ئیمامی عومەر حرەکەی ظیلی دانا حرەکەی ظیل ئەوە بوو هەموو کەسێک لەناو دەوڵەتی ئیسلامیە کاری بکردا ئیلا کەسێک چاودێریە کرد هەموو کەسێک بیرکەنەوە حتا عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەموو جارێک کە هەڵەیەکی بکردا نامەی ئیمامی عومەری بۆ ئەهات هەموو ئەوانەی دەوروبەری دوور خستەوە تێمە ئیلا یەکێکیان شکات مەکە ئەخیرەن گومانی کردبوو لە خێزانی کە شکاتی بکە چون کەس بە شتەکانی نازانی ئیلا خێزانی نەبێ کەچی نامەی ئەهاتە سەر دوای وتی بەخوا ئیمامی عومەر وەکو وەلیەکی خوا چاوی ڕۆشن کردوێتەوە ئەم بینە لە دوورەوە ئەم بینە ئاگای لێمە ئەوەندە ڕێخستن و کاری موسڵمان بە تەرتیب و تەنزیم بووە یعنی ئێمە وا تەسەوور نەکەین کە ئەهلی ئیمان شپرز بێ ئاگا ئەمڕۆ کە ئینسان سەیرەکە بەڕاستی وا هەستەکە ئەم ئومەتە بە هەمە هاتووە ئەم ئومەتە ئاوا نەبووە یعنی تۆ لە ئێستا پێڵای مزگەوتێکە پێ ڕێک ناکرێتەوە هەموو کارێکی ئەم ئومەتە لەسەر وردەکاری و نمایشێکی دقیق ڕۆشتووە هیچ هەنگاوێک نەبووە بێ دیرەسە یعنی تەسەوورکەن ئەگەر ئێمە وا تەسەورەکەین سە عەبدوڕەحمانی داخل سەقری قوڕەیش بە تاقی تەنها کەسێک بیرکەنەوە یعنی کە لە ماڵی با بڵێن خەلیفەیە گەورە بووە لە بەیتی خلافەیە گەورە بووە کاتێک کە ئەچێتە مەنتیقەی ئەندەلوس دەوڵەتێک دروستەکە 800 ساڵ حکومەکە تەسەورەکەن لە خۆ ئەم کەسە توانێتی ئەم شتە دروستکە دیراسەی هەموو شتێکی ئەو ناوچەیە کردو ئەنجا بۆی ڕۆشت ئەنجا توانێتی ئەم کارە جێبەجێ بکە و وردەکاری زۆر عەجیب لە ئومەتی ئیسلامیە ئێمە هەندێک جار یعنی سێری هەندێک ئەفلامەکەین کە هەندێک لە وردەکاری ئەوەی کە نووسراوە لە مێژووە کەمێک چونکە بەڕاستی مێژووی ئیسلام نەنووسراوەتەوە مێژووی ئومەتی ئیسلامی نووسراوەتەوە تەوا مێژووی ئیسلام هەموو ئەو وردەکاریانەی تێ ئەم ئیسلامە چۆن حکمی کرد چۆن ئەم یاسا و تەقەنە قانون و یاسایانە چۆن هەموو جیهانی ئاوا ڕاگیر کردبوو عەدالەتی خوای جێبەجێ ئەکرد تەنانەت لەناو کافرانیشە ئەگەر بێ عەدالەتی بکرایە هانایان بە موسڵمانان بێنە موسڵمانان بە هانایانەوە ئەچوون بۆیە ئەم کارەی خەڵکی موسڵمان لە چیەوە ئیسفادە ئەکەن ئەلەم وردەکاریەوە ئیسفادە ئەکەن کاتێک کە خوای گەورە تەوزیعی هەموو کارەکانی گەردوونی ڕاستپەردەوە مەلائیکەش خەفی دیار نییە دە ئەم مەلائیکانە دیار نین کارەکانی خوا فەالمودەبیڕاتی ئەمڕا کارەکانی خوا لەسەر زەویە جێبەجێ ئەکەن ئەفەرمێ بەس لە ئینسانە ئەگەر دیقەت بدەین 4 مەلائیکە دوانی لای ڕاست و دوانی لای چەپ بۆ نووسین کە دووشەمان و پێنجشەمان شوێنەکانیان ئاڵوگۆڕە کرێ 2 مەلائیکە یەکێک لە پێش و یەکێک لە دووە بۆ پارێزگاری لە ئینسان مەلائیکەیەک بۆ هەڵکێشانی ڕۆحی و نەهێشتنی ڕۆحی و تەجهیزکردنی بە کۆمەڵی مەلائیکە و بردنی بۆ ئاسمان مەلائیکە بۆ ئیمتیحان و پرسیارکردنی لەناو گۆڕە مەلائیکە بۆ ئازاردان و عەزیەبدان لەناو ئاگرە مەلائیکە بۆ ڕێزگرتن و بەخێرهاتەرکردن لەناو بەهەشتە مەلائیکە بە ڕازاندنەوەی بەهەشت یعنی هەریەکێک لە ئێمە کاڵێ لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله خوا تەوکیلی ئەم کەلیمەی کردەوە بە مەلائیکەیەک دارێکی بۆ بنێژێ لەناو بەهەشت ئەبە چی بۆ ناشتە بێت چی بۆ کردبێ هەر یەکێک لە ئێمە وتنی کەلیمەیەک طبعا هەموو ئەوەی کە لە دڵایە بەس خوا خۆی ئەیزانێ لە عیلمی خوایە ئەمەی کە مەلائیکە ئەینووسێت و ئاگای لێتی و ئەمەی کە پاداشتی ڕاستە خۆی هەیە لە دنیای جاری وایە پاداشتەکە وەرەگری نا تەوزیعی بەرەکەت تەوزیعی ڕەحمەت پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم کە ئەفەرمێ
ماڵێک مەلائیکەی ڕەحمەتی تێ ناچێت کە ئەگەر سوورەت و تیمثالێکی تیاوێ هەڵواسراوێ. ئەفەرمێ ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوا لێی ئەفەرمێ هەموو مەلائیکەیەک نییە، مەلائیکە هەرچنە ماڵەکان. ئەو مەلائیکە کە مەلائیکەتەوە ڕەحمەت ئەباتە ناو ئەو ماڵەوە، ڕەحمەت لە ماڵەکە قەتع بێ. و ئەم هەموو مەلائیکە بە دەوری ئینسانەوە هەموو کێوەکان و تەسخیر و ڕاگرتنیان بە مەلائیکە. پەڵە هەورێک نابینی کە تۆ مەلائیکە پاڵی پێوە نەنێ، نمەیە باران نابینی مەلائیکە نەبێ. یەک تۆس نەشونمای گیایەکی بچووک و گەڵایەکی بچووک نابینی مەلائیکە مەئمور نەبێ پێی و خەریکی کارەکە بێ. دەی ئەفەرمێ ئەمە هەر هەمووی پێکەوە ئەم هەموو سوێنەی خوا کە بە مەلائیکەی ئەخوا ئەفەرمێ خۆڕایی نییە. ئیمامی ابن القیم ئەفەرمێ کتێبێکم نووسیوە بە ناوی التبیان في أقسام القرآن، ڕۆشنکردنەوەی سوێنەکانی خوا لە قورئانە. ئەفەرمێ بە درێژی لێ باسی ئەنواعی مەلائیکەت و هەموو ئەو قەسەمانەم کردو کە خوای گەورە باسی کردووە بەرامبەر بە مەلائیکە. دەی وما نتنزل إلا بأمر ربك له ما بين أيدينا وما خلفنا وما بين ذلك وما كان ربك نسيا. والله ليرى إنسان تيئقا لمحبتي خوا جل جلاله يك ملائكة نية خواهي قورا فراموشك لبيرك. أي قرب سر إما بيمان وابي خوما لخوا أشارينا وكاتك قناهكين قناها كان برزكين و شاي خوما أنو قين النعامة أساما نسر ما بخينا وزوي وأزين رب العالمين نامان بينا. وما كان ربك نسيا، بخواه هشتيكي لبير ناس همو أواني أحصاه الله ونسوه، همو أويك خوما لبير من كردو أخواه جل جلاله لسري تومار كردون همو نسيوه. بويا محبة من بأخواه جل جلاله همو حركة وإرادة وجولية كمان لو محبته ودس بيك، همو عبادتك جيبجي أكين هموي لمحبة من بأخواك أو أن عظيم أو أن صلاة دار ودس بيك. أفرمي همو جورا تفكرينك مان وبينينك مان لسر زويا أمان باب ولا عظمته دا صلاتي خوا كأزانين همو مخلوقاتي خوا لسر زويا هر همو يعني تسبح له السماوات السبع، هر حود آسمانك بيكوا والأرض ومن فيهن، وهروها الزيو أوج لناويانا هر همو وإن من شيء إلا يسبح بحمده، هر همو تسبيحاتي خواءكا ولكن لا تفقهون تسبيحهم أي ولا تسبيحاتي كان ينتناغا إنه كان حليما غفورا. خوي حليم غفورا. دي والله كاتك سيري محبتي خوا أكين جل جلاله وسيري دا صلاتي أكين أبيد ظلمان كرنوج ببالا بردمية ناتواني نخومان تسليم بخوانا كين جل جلاله. أخوا عزيزانم إنسان لزمني عمريا بیرکردنەوە لە دەسەڵاتەکانی خوا چێژێکی زۆر گەورەی پێ بەخشێەوە، ئیمانی زۆر زۆر بەهێزەکە. تەسەور کە چەندێک لە دەسەڵاتی خوا ئەڕوانی ئەوەندە ثقە و متمانە و ئیمان لە ناختا بەرزە بێت. هەر یەکێک لە ئێمە وەڵاهی لە سەفرەیەکە لە سیاحەتێکە لە دانیشتنێکە لە ماڵەوە لە بیرکردنەوە لە خۆی ئەم هەموو هێزە کە خۆی گەورە پێی عەتا کردووە. بەبیرمە باپیرم هەردوو قاسی وشک بوو و نەشی ئەتوانی هەڵسی. جارێکیان دانیشتبوون لە خزمەت باوکما قورئانمان نەخوێن، باپیرشم بەسەر کورسیەکەوە دانیشتە بوو بە دوو گاڵۆک زۆر بە زەحمەت هەنگاوی ئەنا. تۆپێکی ئێران ئەو زەمانە لە سیروان بووین، تۆپێکی ئێران تەقی خەسەخانەیە لە پشتمانە ویای لە خەسەخانەکە پارچەکان و خۆڵ و قوڕەکە هەڵیا بەسەر ئێمە. بەبیرمە باپیرم دانیشتە بوو هیچ توانای نەبوو کەسی هەڵسایەوە بە پێ چەند هەنگاوێکی زۆری ناڕای کرد. هەموو جارە بیرم ئەکردەوە بە مناڵی ئەمە باشە باپیرم چۆن ئەو چەند هەنگاوی ناوتوانی ئەی بۆ دواتر نەیەتوانی، یان کاتێک کە بوومە لەرزەیەک ڕووەدا سەیری تاقەی ئینسانی خوا چی پێداوە لەوە چێ 30 سانیە 30 چرکە ئەم حاڵەتە ڕووی داوێ هەر کەسێکمان بە نیو سەعات بۆی ناگێڕێت ئەوەندە ئیشی کردووە لەو کاتە فریا کەوتوو. هەوو ئینسان خوای گەورە بەم میهرەبانی خۆی زۆر بە گەورەی دروستی کردو، بۆیە چەندێک تێبفکرێ لەخوا ئەوەندە زیاتر دڵی سوژدە ئەبا لە بەردەم خوایە، ئەوەندە زیاتر دڵی ملکەچ ئەبێ لە بەردەم ڕەب العالەمین. بەخوا کاتێک کە ئێمە گوناهەکەین و ئاسایشی خۆمان تێک ئەدەین، ئاسایشی دڵ و دەروونمان،
هۆکارەکەی ئەوەیە جوان تێنەگەیشتون لە دەسەڵاتی خوا و گەورەی خوا و ئەگەنا تۆ بەچی گوناهەکەی عەبد هەموو ئەوەی کە گوناهی پێەکەی بە ئیرادەکەت خوا پێی بەخشیوی خوا تۆی لە هەموو مەخلوقات جیا کردوتەوە تۆی کردو بە صاحبی ئیرادە تۆ خۆت بڕیا لەسەر شتەکانی خۆت ئەدەی خۆت کارەکانی خۆت جێبەجێک دەی چۆن کارەکانت جێبەجێ چۆن هەنگاوەکانت ئەنەی چۆن لەگەڵ خوای خۆتە ئەژی بۆیە ئەم مەحەبەتە وا ئەکات دڵ و دەرونی ئینسان زۆر ئارام کاتەوە ئاسایش بۆ ڕۆحی بێ ئاسایش بۆ دڵ و دەرونی بێ زۆر کات ئینسان بێتاقەتە بێ بێزارە بێ کۆمەڵی نعمە دەبینە بەسەر ئەمەوە نیە بەسەر خەڵکی ترەوە هەیە بەخوا ئەگەر سەیری حەکیمیەتی خوا بکە دڵەکەی زۆر ئارامە بێ ئەزانێ ئەمە پڕ بە پێستی خۆیەتی کە پێیداوە لەگەڵ خوا ژیانە دڵت زۆر زۆر ئارامە بێ ڕۆحت زۆر ئاسوودە ئەبێ ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ هەڵپە نەکەی بەعکسەوە کەسی موسڵمان کەسێکی زۆر ئازایە لە کار و کەسابەتیان لە هەوڵدانیا بۆ بەدەستهێنانی نعمەتەکانی خوا لەسەر زەویە بەڵام قەت کەسێک نییە قەناعەتی نەبێ بەوەی خۆی و ئەوەی خۆی بەلاوە هیچ نەبێ تاوەکو ئارامی بۆ دڵ و دەرونی بێ پڕ بەدڵ ئەمەی خۆی ئەوێ و پڕ بەدڵ هەنگاوەنێ ئەمە بە ئەمری خوا قەناعەتی پێێتی ئەوش بە ئەمری خوا هەنگاوەنێ حەڕەکە ئەکات و جوڵە ئەکا لە پێناوی ئەوەی شتێکی زیاتری دەستکەوێ و کارێکی زیاتر و گەورەتر بکە ئێمە ئیماندار پێویستمان بەم جۆرە مەحەبەتە هەیە لە ناخمانە ئەم توانەوەیە بۆ خوا جەل جەلالوه لەعل لە دەرگاکانی خێر بەسەرمانە ئەکرێتەوە لەو کەسانە حساب ئەکرێن کە يحبهم ويحبونه کە خوا ئەوانی خۆشەوە ئەوانیش خۆیان خۆشەوە خوای گیان تۆ خۆت شاهیدی ئێمە ئەگەر چی هەڵە و کەم و کوڕی و گوناهیشمان زۆر بێ تۆمان زۆر خۆشەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆتمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ خۆشتەون یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە هەر گوناهەیە کردومانە بە ئاشکرا عەفومان کە هەر گوناهەیە بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێکی گەورە لێی نزیک بوونەتەوە خوای عەفومان کە گوناهی بچووک کردومانە گوێمان نەداوەتێ خوای عەفومان کە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕ خێر کە دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە یا ڕەبی خوایە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر مردوویەکمان کە مردووە خوایە لە گوناهی ببورە پەروەردگارە ئەو مسلمانانەی کە مردوون و لە جیهانە کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لێرەوە دوعای خێریان بۆ ئەکەین و لێت ئەلاڵینەوە یا ئیلاهی عەفویان کە بەزەی خۆت بەسەریانە ببارێنە لێیان خۆش بە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان دڵ و دەروونمان ئارام کە دڵ و دەروونمان پڕ کە لە خۆشەویستی خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین ڕۆحمان ئاسوودەکە ماڵەکانمان ئارام کە ئاسایش بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە یا ڕەبی خوای ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئاسوودە و ئارام کە خوای بمان گێڕەوە سەر ئەو ڕۆژانەی کەوا حکمی هەموو جیهانمان ئەکرد و حەضارەت و ژیار و شارستانەتی ئیسلامیمان جارێکی تر بۆ بگێڕەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوە جوانەکانت بە صیفەتە بەرزەکانت بە ئیسمی عەظەمت هەر کەسەمان گرفتێکیە بۆی چارەسەرکە خوایە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە کوڕانمان کچانمان بە حیا و حورمەتەوە بخەرە ناو ماڵی خۆیان یا ڕەب العالەمین ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە پەروەردگارە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووککە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کە ڕەم و بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئەم دوعایانە لەم عەبدە زەلیلانە وەرگرە یا ڕەب العالەمین خوایە ئەم دوعانەمان لێ وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئەوەی کە لە دڵمانایە پێمان عەتاکە ئەوەی دێ بە خەیاڵمانە پێمان عەتاکە چاکەکانی دنیا و ئاخرەتمان پێ عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە تۆ زۆر دەوڵەمەند ئێمە زۆر هەژار تۆ زۆر عەزیز و گەورە ئێمە زۆر زەلیل لە بەردەمتە یا ڕەب العالەمین کەس شک نابین دەستەکانی بە زیلەت بۆ بەرزکەینەوە تۆ نەبێ یا ئیلاهی ئەوەی ئەمانەوە پێمان عەتاکە سەرفرازمان کە دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە خوایە لە کۆتایی ئەم دوعایانەمانە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازی نمەی بارانی باری و بە ئەندازی پەڵە هەورەکان بە ئەندازەی ژمارەی مەلائیکەکان بە ئەندازەی هەناسەی مەخلوقات سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەنێرین یا ڕەبی خوایە سەڵات و سەلامی ئێمەی پێ بگەیەنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەب العالەمین وصلى الله على سيدنا محمد
وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه من الشيء وجبوري وخوالي ما القبول.